داین دیارە جیا بەهاریەکان لە لۆفەکانی سپیلێک بوونیان هەیە لەسەر شەقامەکان لەلایەن ئەو کاسبکارانەوە دەفرۆشرێت. لێرە ژمارەیەک کەس ماوەی چەند ساڵێکە لەسەر ئەم ڕێگای سەرقاڵی فرۆشتنی جیا بەهاریەکانن. لێرە عەبدوڕەحمان کە دانیشتووی گوندی گولەکی سەر بە قەزای هەریرە، لێرە سەرقاڵی فرۆشتنی کەنگر و سرێلک و جۆرەها جیا بەهاری ترە. کاک عەبدوڕەحمان سڵاوت لێ بێت. پێم بڵێ لە نێو مانجی بەهارداین ئێستا ئەو بەروبوومانەی لێرە دەفرۆشێت لەکوێوە بۆتان دێت، نرخەکان چۆنن؟ بەڵێ بەخێربێت سەرچاوم ئەوانە یە منتیقەی برادۆست و منتیقەی بارزان و چیای بێرات و چیای کەپرۆک و ئەم شوێنانە ناگژ و جیای بەهاریە کە خەلکانێک دەهینی ئەمە لێرە ساغ دەکەینەوە بۆ ڕۆژانە. ئەو جیا بەهاریانەی کە ئێستا لێرە فرۆش لە ڕووی نرخەوە چۆن، نرخەکان چەندە؟ نرخەکانی کە لێرە دەیفرۆشین چیلۆی کەنگری بە سەیە دووی بە پێنجی دەفرۆشین، کاردی هەروەتەوە سڕێلێک چیلۆی بە هەزاری دەفرۆشین، زۆر گژ و جیایتر. چێن ئەوانەی ئەو بەروبوومانە لێوە؟ خەڵکی کەسب کار بۆ خۆی دەچی بۆ بژێ ئەوانەی دێنێرە چێندەرین ئەنواع خەڵک دێ چۆن؟ وڵی خەلکی لادێکانن. ئەمە گفتوگۆیەک بوو لەگەڵ ئەم کاسبکارە لێرە وەک گوتم کەنگێر سرێلێک جۆرها گژوگیای تر لێرە خەڵک ڕادەوەستێ بەمەوەستی کڕینی. دیارە ئەو کەنگرانە ئەو کۆمەڵێک مشتری هاتوون لێرە دەیانوێت کەنگر یان جیای تر بکڕن. ماندوو نەبی لە خەڵکی چێن دەری مامۆستا؟ والله خەرچی گوندی سیساوەینە خۆ بەخێر بێت. سەلامەت. ئەتەوێت چی بکڕ لێرە؟ والله کەنگر و چ شتێکی جوانی لەک ناکڕین. ئەو کەنگر ئەوانە لۆ خواردنێ. ئەرێ والله ڕەمەزانی شەیتر ڕەمەزانی شارە وڵا پیا و عەزیز ئەرێ والله جوانەکە جوزێ جوانی لەکن بن و کەنگر و والله ئەوەشمان هەیە لە مارێ چ پێرێن سرکە هەنار و ئەو شتانە بەس زیاتر بەخۆکەین بەخۆ لە مارە خۆ دروستەکەین بەخۆ باخچە شتنەیە بەس زیاتر لۆ کەنگرەکان لاندە بەعقەت عەزن لە کەنگران بگوتن لۆوارە لۆم بکەنە مەرەگا بەڕێزیەت و وە گوتم بە درێژایی لۆفەکانی سپیلێک خەڵکێکی کاسبکار لە بەیانیان زوو دێت تا مەغرب دەمێنەوە بۆ مەبەستی فرۆشتنی ئەو جیا بەهاریانە. جگە لە وەرزی بەهار لە وەرزەکانی تریش ئەم کاسبکارانە دەبینرێن کە سەرقاڵی جۆرەها فرۆشتنی جۆرەها بەروبوومی ترن کە هەم ناوەخۆن لە کوێستانەکانی هەرێمی کوردستان و هەمیش لە ناوەخۆ یاخود دەرەوەی کوردستان هاوردەکراون. لێرە هەم گەشتیار هەم ئەو ڕێبوارانەی بەم ڕێگای هاتسۆ دەکەن لێرە بەروبوومەکان دەکڕن و دەیبەنە ماڵەوە.